بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە وتاری دوێنێ شەودا باسی بابەتێکمان کرد، خۆت لە حرام بپارێزە. ئەو حرامانەمان مەبەست بوو کەشتی گوماناوین، چونکە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم فەرمووی حەڵاڵ دیارە و ئاشکرایە، والحرام بەین، حرامیش دیارە و ئاشکرایە. لە بینی حەڵاڵی دیار و ئاشکرا لەگەڵ حرامی دیار و ئاشکرادا کۆمەڵشتمان هەن گوماناوین. پێغەمبەری سەردار صلی الله عليه وسلم فەرمووی خۆت لە شتە گوماناویەکان بپارێزە، دین و ئیمان سەلامەتە، ناموس و شەرەف و کەرامەت و شەخسیەت و ڕێزیش سەلامەتە. مەچۆ قاڵبی شتە گوماناویەکانەوە. ئەم شەو ئینشاءالله درێژەی ئەو بابەتە بۆ جەنابتان باس دەکەین. چوار کەس هەن هەتا خۆیان لە شتی گوماناوی و لە حرام پارێزن، تەئسیری زۆر گەورەیان لەسەر کۆمەڵگا دەبێت. چوار چین؟ نەک هەر بۆ خۆیان قازانجە، بۆ هەموو میلەتەکە و وڵاتەکە قازانجە ئەگەر ئەوان و واریع بن، خۆ لە حرام بپارێزن و ئینسانی پاکخۆر بن و خۆ لە شتی گوماناوی پارێزن. ئەو چوارە خەڵک چاویان لێ دەکا و لیان سوودمەند دەبێت. یەکەم کەسێک سەرکردەکانن، لە سەرۆکی گەورەوە تا بەرپرسی دەستگایەک، تا بەرپرسی شەریکەیەک، تا مدیری مەکتەبێک، تا بەڕێوەبەری خەستەخانەیەک، هەمووی بەرپرسایەتیە، مەسئولیەت هەمومان دەگرێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان بەرپرسیارن و لە ئاستی لێپرسراویەکەشتاندا لێتان دەپرسرێتەوە. جا بەرپرسایەتیەکە لە مدیری دایرەیەکەوەی، لە مدیری شەریکەیەکەوەی، تۆ خەڵک چاون لێ دەکا. با بچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. خۆشەویستمان دەفەرمێ بۆ سەحابەکانی جێڕایەوە لە سەحیحی بوخاری و موسلیمدا هاتووە، لە متفق عەلەیه ڕاستترینی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرمووی ئینی لەئەنقەلیب إلى ئەهلی، ڕۆژێکیان گەڕامەوە ماڵەوە، چوومەوە ماڵی خێزانەکانم، فأجد التمرة ساقطة على فراشي، کە چووم لەسەر جێگای خەوتنەکەم بینیم دەنکە خورمایەک کەوتووە، یەک دەنکە خورما، قلە خورمایەکی زۆر جوانی سەرنجڕاکێش. دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆری برسی بووە لەو وەختەدا، بۆیە زۆر بە تاسووقەوە ئەمە دەجێڕێتەوە. هات جەنابەت لە کاتی بەربانگدا دەنکە خورمایەکی زۆر نایاب و جوان ببینی چۆن سەرنجت ڕادەکێشێ، رسول الله صلی الله عليه وسلم ئاوا دیقەتی ئەو دەنکە خورما جوانەی داوە، پاک و خاوێن. لێرەدا باس سێ سڵاوەت بۆ ڕوحی پێغەمبەر صلی الله عليه وسلم بنێرین. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. خۆشەویست بۆ سەحابەکانی جێڕایەوە فەرمووی ثم أرفعها لآكلها، هەڵم گرتەوانێ و بۆ دەمم بر بیخۆم چونکە زۆرم حەز لێ بوو. ثم أخشى أن تكون صدقة فألقيها، بەڵام لەو کاتەدا بیرم کردەوە چێ دەڵێ ئەم خورمایە هی زەکات نییە و موسڵمانان هێناویانە بیدەم بە فەقیر و هەژار و خێزانەکانم دانەیەکیان لەدەست بەربووەتەوە، یان کابرا لێی بەربووەتەوە کە بۆ بەیتولمالی بردووە، بۆ خەزیێنەی بردووە. لە ترسی ئەوەی نەوەکو ئەوە ماڵی زەکات بێ، لە دەمی خۆم جێڕامەوانێ و لە شوێنی خۆیم دانایەوە نەم خوارد. ئەم فەرمودەیە زۆر گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عزری بۆ خۆی نەهێنایەوە، نەیفەرموو کورە قەیچێکە جا دەنکە خورمایەکە و خۆ چێ تازەوە کەوتەوە هەر پیس بۆ لێیەکانەوە بە خەسار دەڕوە. نە، فەرمووی ترس هەیە، چونکە ئەو ڕێگایی کە بەلای ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڕۆی دەچوو بۆ خەزیانە کە ماڵی موسڵمانان و زەکاتی لێ کۆ دەکرایەوە. جا چێ دەڵێ ئەو خورمایە زەکات نییە و دانەیەکی لێ کەوتۆتە خوارەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نابێت زەکات بخوا،
خۆشەویستان کێ ئەزانێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نابێت زەکات وەرگرێ نە پێغەمبەر صلی الله علیه و سلم نە خێزانەکانی نە نەوەکانی واتە ئیمامی حەسەن و حوسێن و ئەوانەش نابێت زەکات بخۆن نابێت زەکات و سەرفترە لە خەڵک وەرگرن لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە نەسی قورئان موچەی بۆ دیاری کراوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بەیت المالی موسڵمانان معاشی تایبەت بە خۆی و بە ماڵ و منداڵ و بالوبەیتی بڕاوەتەوە معاشی تایبەتی هەبووە مادام معاشی تایبەتی هەیە نابێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەست درێژی بکاتە سەر ماڵی گشتی ها ئەو یاسایە چەند جوانە ئێستا بۆ منە لە حکومەتی مەڕان یاسای دوو موچەی هەر کەسێ دوو موچەی هەبێت دەبێ معاشێکیانی ببڕین 1400 و ئەوەندە ساڵ لەمەوە پێش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی چەسپان هەر کەسێک سەرکردە بوو بەرپرس بوو معاشی تایبەتی خۆی هەبوو نابێت لە سەروی معاشەکەیەوە تەماح بکاتە خەزیێنەکە و لێی بخوا ئەوەیە نابێت دوو موچەت هەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم موچەی خۆی هەبوو ئیتر موچەکەی خۆی داوتە بە میوان سەرفت کردووە ماڵ و عایلەت زۆرە چۆن کردووە چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جاری وا خەزنی دەکرد بەشی ساڵەکە قوتی بۆ دیاری دەکردن احتیمالی هەیە لەو وەختەیە بەهۆی میوان زۆری بەهۆی ئەوەی کە خەڵک داوای یارمەتی لێ کردووە ئەوەندەش سەخی تەبیعەت بۆ شتەکانی نەماونەوە لەبەرەوە خۆشەویستم ئالەم حاڵەتانەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو یاسایی چەسپاند هەر کەسێ موچەیەکی هەبێ نابێ لە ماڵی گشتی بخوا ئەوە زەکاتە ماڵی فەقیر و هەژارە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی معاشی هەیە دەبێ ئەوە بترە معاشی ئەو کەسانی کە معاشیان نییە ها سەیری کە چەند بە موهیمیەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم یاسایی تەطبیق کرد ئیمامی عومەر موچەی بڕیەوە لستی معاشی دانا فەرمووی هەر کەسێک لە شاری مەککەوە هیجرەتی کردبێ بۆ مەدینە پێیان دەڵێن چی مهاجرین چکە ئێمە دوو نەوعمان هەیە مهاجرین و ئەنسار مهاجرین ئەوانن کە خەڵکی مەدینەن مەککەن هیجرەتیان کردووە بۆ شاری مەدینە ماڵ و مڵک و هیچیان نەماوە موچەیەکی تایبەتیان دەدرێتێ فەرمووی هەر کەسێک کە خەڵکی مەککەیە و هیجرەتی کردووە بۆ مەدینە 4000 دیرهەم معاشی مانگانەیەتی لە خەزیەنەی بەیت المالی موسڵمانان ناوەکان دەنووسران کە گەیشتنە سەر عەبدوڵڵای کوڕی عومەر کە گەیشتنە سەر عەبدوڵڵای کوڕی عومەر عەبدوڵڵای کوڕی عومەر و کاتە گەنجێکی بەتاقەت بووە شێ ئەزانێت چەند ساڵی پێچووە لە دوای هیجرەتەوە ئەم ڕووداوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ خۆی دوای هیجرەت چەند ساڵ ژیا لە مەککە مەدینە 10 ساڵ ئیمامی ئەبوبەکر چەند ساڵ خەلیفە بوو 3 ساڵ ئەوە 13 ساڵ ئیمامی عومەر چەند ساڵی تر دوایەوە خەلیفە بوو دوای ئەوەی کە ئیمامی عومەریش بوو بە خەلیفە یعنی نزیکی 5-6 ساڵێکی ڕۆیشت بوو ئەم جامی یاسایە دەرکرا کە دەوڵەت زۆر پارەی هەبوو لەو کاتەدا کە زیاد کرا کە معاشەکانی دیاریکردن ناوی عەبدوڵڵای کوڕی عومەر هات یعنی عەبدوڵڵا دەوری بوو بە 20 ساڵ گەنجێکی 20 ساڵە بوو فەرمووی موچەکەی عەبدوڵڵا بنووسن 3500 دیرهەم وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه ئەی ئیمامی عومەر باشە بۆ کوڕەکەی خۆت 500 دیرهەمی کەمە خۆ ئەویش مهاجرینە فەرمووی إنما هاجر به أبواه ليس هو كمن هاجر بنفسه فەرمووی لەبەرەوەی عەبدوڵڵای کوڕم کاتی خۆی بە قاچی خۆی هیجرەتی نەکردووە لە باوەشی دایک و باوکی هاتووە فەرقی هەیە لەگەڵ کەسێکا کە بە قاچی خۆی هیجرەتی کردو کۆچی بەڵام ئەو وەختە باوکو دایکی لە باوەشیان گرت و هیجرەتیان پێکرد نابێ وەکو کەسێک کە بە قاچەکانی خۆی گەرما و سەرمای کێشتۆ و ئازاری بینیوە وەکو یەک حسابیان بۆ بکرێ چاولێ ئەمە وەرعە ئەمە ئەو قاڵبەیە کە لە شوبوهاتایە ئیمامی عومەر خۆی لێ پاراست بۆ ئەوەی تووشی شتن نەبێ هەتا تەنانەت ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێک ئیمامی عەلی دەچێت بۆ سەردانی بۆ ژووری تایبەتی نووسینگەکەی خۆی دەفەرمێ لەو کاتەدا چرایەکیشی دەکرد ئیمامی عومەر کۆمەڵە ئەوراقی لەبەر دەستا بۆ حسابە کتابی دەکرد فەرمووی عەلی لە دەرگاکە کە سەلامی لێکرد بە ئیمامی عەلی بەو پیاوە گەورە فەرمووی لێت دەپرسم ئیشی خۆت هەیە یان ئیشی موسڵمانان فەرمووی قوربان بێ قەزابی جارە با بێمە ژوورەوە با بێمە ژوورەوە ئەم جارەکانە پرسیار لێ بکە با بێمە ژوورەوە پرسیار بکە ئەم جار لێم پرسە فەرمووی نامە بەستم شتێکە ئەگە بۆ ئیشی خۆت هاتوو چراکە دەکوژێنمەوە چونکە ئەم چرایە بە پارەی موسڵمانان کڕدراوە دەبێ حساب و کتابی موسڵمانانی لەبەر بکرێت ئەگە بۆ سەردانی شەخسی هاتووی نابێت بە چرای موسڵمانان دانیشی ئەگە بۆ کاروباری خەڵکیش هاتووی با چراکە ئیش بکات چونکە ئیشەکە ئیشی عامە ئەمە پێی دەوترێ واریعی ئەمە پێی دەوترێ خۆپارێزی لە حرام لە قاڵبە گشتیەکاندا جا هەر وەختێک سەرکردە ئاوا بوو لێپرسرا و ئاوا بوو میلەتەکە حەڵاڵ خۆر دەبێیان نا بێگومان میلەتەکە هەر لە خۆیەوە تووشی حەڵاڵ خۆری دەبێت هەر من و تۆ دڵی مدیری دایرەکەمان مادە هەم مدیری دایرەیە
کاتێک کە حەڵاڵ خۆرە و خۆ لە حەرام دەپارێزێ تخوا مۆزەفەکان خۆ دەپارێزن یان نا هەر یەکسەر دایرەکە هەر هەمووی سبحان الله ئینسانی باشن ئەگە مدیرەکە ساری دایرەکە بۆ شخصی خۆی بەکاربێنێ کابرای فەرمانبەری خوارەوە هەر لە فرسەتێک دەگەڕ ئەویش بەکاری بێنێ کەواتە خواناسی و وەرعی ئینسانی سەرکردە و لێپرسراو کاریگەری زۆر جوانی هەیە بۆ تەواوی میلەتەکە دووەم کەس کە وەرع و خواپەرستی و خۆپارێزی حرامی ئەو تەئسیری لەسەر خەڵکی هەیە عالم و زاناکانن عالم و زانەکان مەلاکانی مزگەوت ئەوانی دەچنە سەر مینبەر من پێشەوەی قسەی بە تۆی بڵێم ئەبێ خۆم تەطبیقی کەم ئێمە الحەمدوللا من وتارم هەبووە لە نوێژی بەیانیدا بۆی کاریگەری نوێژی بەیانی سوپاس بۆ خوای گەورە بە فەزلی خوای دەزانم یعنی وەکو ئەوەی جەنابتان بڵێم وتومە ئەم ساڵ باسی فەزلی نوێژی بەیانی بۆ خەڵک دەکەم یەک دانە ساڵی ڕێک نەمهێشتە نوێژی بەیانی لە مزگەوتا بچێ ئەمجا لە ڕووم هاتۆ لە مینبەرەوە بڵێم خەڵکینە فەزلی نوێژی بەیانی وایە دەیمن بە جەنابت بڵێم هەموو بەیانیان لە مزگەوتا نوێژی بەیانی بکەی ئەجر و پاداشتی وایە بەڵام یەک بەیانی بۆ خۆم نێم بۆ مزگەوتێ تۆ بە قسەم دەکەی هەر لە ڕووم نایە باسی بکەم هەر قسەکەشم بکەم گاڵتە بەخۆکردنە لەبەرەوە دەبێت پێشوەخت ئەو مەلای قسە بۆ خەڵک دەکا ئامادە بێ من بڵێم خەڵکینە معاشی بندیوار مەخۆن بۆ خۆم چم لە پشتەوە بڵێم بە حیزبێک بەلایەنێک بە حکومەتێک معاشێکم بۆ ببڕنەوە لە بدزیەوە من چۆن لە ڕووم دێ دوایی بە تۆوا بڵێم ئەڵێم ماڵێک وەرمەگرە پێت حەڵال نەبێ ئەگە خۆم وەریگرم ئەو کاتە قسەکانم کاریگەریان لەسەر تۆ نابێ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بەڕەم بە جەنابتانەوەتان زۆر بیست بێ کاتێک کابرا دەڵێ قوربان ئەم کوڕی من خورما لە ڕاددە بەدەر زیاتر دەخوا لە حەدی خۆی دەترسم تووشی شەکرە بێ خۆی هەموو شتێک لە سنووری خۆی زیادی بخۆی خراپە ئیمام ئەگەر تۆ ئامۆژگاری بکەی بە قسەت دەکا ئیمامی عومەر فەرمووی 2 ڕۆژی کە 3 ڕۆژی کە بیهێنەوە ئامۆژگارێکی دەکەم کە هاتە وەکتی کوڕی خۆم خورما مەخۆ لە سنووری خۆی زیاد مەخۆ ڕۆژی 15 دەنگ ئەوانە بخۆ بەسە وتی قوربان خەلیفەی موسڵمانان بەسەر هەردوو چاوم بە قسەت دەکەم یەکسەر مناڵەکە وتی بە قسەت دەکەم کابرا وتی قوربان جا هەر ئەگەم 2-3 قسە بوو بۆ ئەو من لەو دوورەوە هێنایەوانێ ڕۆژی یەکەم پێ نەدەوتم فەرمووی وەڵڵاهی بۆ خۆشم خورمام زۆر دەخوارد لەو ڕۆژەوە کە من کردوێتەوە چونکە من خۆم خورما زۆر خۆم بە کوڕەکەی تۆم بڵێم مەی خۆتە کاریگەری نابێت دەبێت مامۆستای ئامۆژگاری کات بۆ خۆی لە پێش خۆیدا تەطبیقی کردبێ ئەمجا تەلەبەکە لێ دووەردەگرێت الحەمدولله ئێمە لە میلەتێکین بڕۆکە ئەو کەسانەمان زۆر مامۆستایەکی مەکتەب دەناسم مامۆستای ئامادەیە قۆناغی ئامادەی لە سنووری پارێزگای سلێمانی مامۆستا دایکی مردبوو دایکی وەفاتی کردبوو بە هەموو حەقێکی قانونی و دیراسی مافیەوەی هەیە هەفتەیەک تا 10 ڕۆژیش لە تەعزیەی دایکیدا بێت مامۆستا تەنها 3 ڕۆژ لە تەعزیەی دایکی دانیشت بوو باقی هەمووی هاتبۆوانە بۆ دەرسەکانی خۆی مدیری مەکتەبەکە وتی مامۆستا تۆ هێشتا میوانت ماوە فەرمووی تەعزیە لە سەر شەریعەتی ئیسلامدا 3 ڕۆژە بە حەقی خوای گەورە دانیشتم بۆ تەعزیەی دایکم دوای نیوەڕۆژیش کە چوومەوە ماڵە لە خزمەت موسڵماناندام و شەوێش هەر لە خزمەتیاندام ئەگەر تاکو تەرایەک مابێ بەڵام دەرسی ئەم منداڵانە و ڕۆڵەی خەڵکە لە ئەستۆی مندایە یەک وانە دوا بکەون دەبێت دوایی 2 وانەیان لە ڕۆژەکە پێ بڵێن منداڵەکە ئیستیعابی ناکە و مشکی تەحمل ناکە گوناهبار دەبم با گوناهەکە بۆ دایکیشم نەڕوە لەوە واریعیتر سەریمان کە موچە درابوو مدیرەکە وتی مامۆستا فڵان کەس هاتەوە پارەکەی دانا پارەی 3 ڕۆژی دانەوەتی مامۆستا ئەوە بژێڕەوە بۆ وەزارەتی پەروەردە چونکە من ئەو 3 ڕۆژە بۆی تەعزیەی دایکمەوە نهاتم بۆ مەکتەب ئەو معاشم پێ حرامە مامۆستا بۆ خاتی خوا تۆڵێکی تۆ بە حەقی قانونی خۆت ئەوە وەزارەت ئەمری دەرکردەوە ئیجازەی ڕسمی و ئێمە هەر پێمان ناخۆش بوو تۆ ئەوەندە زوو هاتیەوە بۆ دەوام خوات زاد داتەوە بەڵام کارەکەت لە حەقی خۆی زیاتر تێپەڕاندووە تی بەخوا و پارەی ناتە گیرفانمەوە مادام دەرسێک لە پۆلان نەموت پێێتەوە نایهڵم ماڵی خەڵک بێتە ماڵمەوە بیجەڕنەوە بە وەزارەتی پەروەردە بڵێن ئەو مامۆستایە ئەو 3 ڕۆژە دەوامی نەکردووە الحەمدولله ئەمە ئەو پەڕی دینداریە دەی بزانە ئەم تەلەبەیە چۆن فێری واریعی دەبێت لەم مامۆستایە وانە بەڵام مامۆستا لەگەڵ ڕێزمدا بۆ خۆی دەوام نەکاو بە تەلەبە بڵێ دەوام کە بەخوا بە قسەی ناکە لەبەرەوە ئەو خۆپارێزیە لە حرام زۆر جوانە ئیمامی شافعی دەفەرمێ زینەة العلم الورع والحلم ئەوەی علم و زانیاری جوان دەکا بۆ عالم دووشتە دەیڕازێنێتەوە یەکەمیان خۆپارێزیە لە حرام نەفسبەرزیە بە دووی هەموو پارۆنانێکە ڕانەکەی لە هەر شوێنێت شەور بوو خێرا خۆتی پیانەکەی ئەوە ئینسانی عالم جوان دەکا دووەمیان لە سەرخۆی و هێمنی زمانی نەرم و شیرین علم جوان دەکا قسە چەند جوان بێت چەند خۆش بێ ئەگە بە توند و تیژی کردت خەڵک لێ دووەرناگرێ
وتاری مزگەوت بێت چەند بێ ئەگە بە زمانی زبر مامۆستا قسەی بۆ خەڵک کرد هەر تۆ حەزی پێ ناکەی لە خۆتەوە وەڕزی مامۆستا چەند جوانە عیلمەکە لای تەلەبەکە خۆشەویستکە بە زمانی نەرم بۆ منداڵەکانی باسکە ئەوەندە بە زمانێکی نەرم هەموویان حەزی پێ بکەن و لێ بەهرەمەند بن مامۆستا شەماڵ موفتی هەمومان دەیناسینیاننا کە لێرە لە شاری هەولێرە وەفاتی کرد و مسلمانان بە حرمەتەوە بۆ لەو شاری سلێمانی ڕەوانیان کردەوە مامۆستا شەماڵ لە کتێبی ئەزموونی خۆیدا دەڵێ ئەڵێ تەلەبەیەکم هەبوو سفری وەرگرت بوو لە ئینگلیزیدا سفر کاتێک کە تەلەبەکەم بان کرد نەمشکان لە ناو تەلەبەکاندا لە مەکتەبی بناری کچام و لە شاری سلێمانی مامۆستا ئینگلیزی بوو پێم وت کچی خۆم هەر شتێکت جواب دایەوانە باشتر بوو لە سفر وتی وەڵڵاهی مامۆستا گیان کتێبەکە لەبەر دەستما بوو وەڵڵاهی لە ماڵەوە قۆپیشم کردبوو ئەوەی تۆ باست هێنا بووتەوانە لەبەر دەستما بوو نەوەتشم دێنا وتم ئەی چۆنی بوو وتی مامۆستا تۆش عادەتێکت هەیە قەت نەدەهاتی مڕاقیبی بەسەرمانەوە هەر لە دوورەوە دەوەستایی بەڵام وەڵڵاهی کاتە سەیری سیمای تۆم دەکرد ئەوەندە بەڕێزی لەگەڵماندا ئەوەندە بە حرمەتی وەڵڵاهی شەرمم کرد سەیری قۆپیەکە بکەم و بنووسم نە تۆ چاودێر بووی بەسەرمەوە نە لێم نزیک بوویتەوە نە کەس چاودێر بوو وەرەقەکەم لەبەر دەستا بوو لە ماڵەوە قۆپیم کردبوو ئەوەش هاتبەوە کە من کردبووم بەلانی کەمەوە نەوەتم دێنا بەس وەڵڵاهی تۆ ئەوەندە پیاوێکی بەڕێزی ئەوەندە مامۆستایەکی بە حرمەت و نەرمونیانی هەر کە لە بەردمی قاپیەکە وەستاوی سەیری سیمای تۆم دەکرد شەرم بەخۆم گرتمی تەریق بوومەوە قۆپیەکە بکەم وتم وەڵڵاهی هیچ نانووسم با سفرەکە وەرگرم نەک ئەو مامۆستا بەڕێزە حرمەتی لەلام بشکێ سبحان الله سەیری مامۆستا چونکە مامۆستا ئەوەندە بۆ خوا سوڵحاو بووە ئەو تەلەبەیە شەرمی لێ کردووە ئەوە نیشانی تەسیری مامۆستا پاکەکەیە کە کاریگەری چەند لە دوورە وەکو مغناتیس ڕادەکێشێ دەی مامۆستای وا هەیە 1000 جار بە هەموو لایەکە دەڕوانی هێشتا تەلەبە غەشی لێ دەکات ئەو کاتە مامۆستاکەش دەبێت لە شوێنێکەوە غەشی کرد بێ پەنا بەخوا بۆیە ئەو تەلەبەیە سام و هەیبەتی بەرامبەری نەماوە ئەبێ ئاگادار بین دکتۆرێک بە کەسێک بڵێ جگەرە مەکێشە کەچی لەبەر چاوی هینەکە فیشەی جگەرەی بێ ڕەنگە نەخۆشەکە لە ترسانە هین بێ بەڵام ئەو تەسیری لەسەر دەمێنێ نەخێ بەجاگە خراپبووە دکتۆر بۆ خۆی نەیدەکێشە تەسیری نامێن ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بەلای کۆمەڵێک منداڵە ڕۆیشت ئەوە قوڕێکی لێبوو بە مناڵە وتی ڕۆڵە وریا بە نەچی ئەو قوڕەوە قوڕاوی ببی دوایی دایکرد لێت تۆڕە دەبێت ئەڵە مناڵەکە وتی ڕۆڵێ وتی جەنابی ئیمام ئەبوو حەنیفە خەمی من نەبێ خەمی خۆت بێ نەکەوی چونکە تۆ قوڕاوی بی ئومەتی قوڕاوی دەبێ ئیمامی ئەبوو حەنیفە دەفەرمێ وەڵڵاهی دەرسم لە مناڵیش وەرگرت خوا حەقیقەت و ڕاستی خستە سەر زمانی ئەو مناڵە وتی من برسمەوە داکەم تۆ زێلێم تۆڕە دەبێ و ژلەکانم بۆ دەشوە بەڵام ئیمام وریا بە تۆ قوڕاوی نەبی چونکە تۆ پێشەوای ئومەتێکی تۆ قوڕاوی بی ئومەتی قوڕاوی دەبێ مامۆستایەک قوڕاوی بێ ئومەتی قوڕاوی دەبێ خەڵک چاوی لێ دەکەڵەوە مامۆستایە ئەو پێشەوایە ئەو مدیری مەکتەبە ئەو مامۆستای مزگەوتە ئەوە ڕئیسی جامیعەیەکە ئەو ئوستازی شوعبەیەکە ئەوە ڕئیس فەرعی قسمێکی زانکۆیە ئەها خەڵک چاون لێ دەکات ئێستا الحەمدولillah تەلەبەی زانکۆی ئێمە بۆ زۆریان بەڕێز زۆربەی حەلە زۆری زۆر بەڕێزە زۆر دیندارە الحەمدولillah خاوەنی ئەخلاقە ها ئەو هەموو کوڕکچە لە زانکۆدایە الحەمدولillah ئەخلاقی بەرز هەیە ئەو هەموو تێکەڵیە هەیە وەڵڵاهی خەڵکی ئەمڕۆ بەڕاستی زۆر بە ئەخلاقە قەت نەزەرتان وانە بێوانی لە جامیعەم بڕوان پێ بکە هەمووی دڵی فریشتە ئاسان سوپاس بخوا بە کوڕکچەوە لاری لەوێریەک هەر دەبێ وردەوردەیەک دەبێ بەڵام ئەوە تەسیری مامۆستا بەڕێزەکانی جامیعەیە کە الحەمدولillah لە 190یان ئەهلی دینن ئەهلی ڕێزن ئەهلی نوێژن ئەهلی مزگەوتن کە تەلەبەی جامیعە دەبینێ مامۆستاکەی ئەوەندە بە ئەخلاقە ئەوەندە بەڕێزە ئەوەندە دیندارە ئەوەندە خاوەن هەڵوێستا مامۆستامان هەبوو لەم ڕەمەزاندا ئوستازی جامیعە تەلەبەی بۆ داخلی بردووە نانی بردووە بە مەنجەڵی بە چێشتەوە بردووە ئەمە ڕێزەیان نا ئەوزان مامۆستاکەم ئەو مامۆستایە چەند بەڕێز دەبێت بە دەستی خۆی ئوستازی جامیعە لە ئافرەتان لە پیاوان نانی بردووە بە قسمی داخلی بۆ تەلەبە ئەڵێ تۆ بە ڕۆژی با من نانت بۆ حازر بکەم ئەم هەڵوێستانە بەڕێزان زۆری فەرقە لەگەڵ قسەدا ئەم واریعیە ئەم خواناسی ئەم خۆپارێزیە لە حرام ئەم سام و هەیبەتە بەخۆی دینداریەوە تەسیری زۆر باشتر هەیە لە چەندین محاضرات سێم ئەوانەی کە واریعن خاوەن پیشەکان دوکاندارێک وەستایەک کرێکارێک کە خۆی دەپارێزێ لە حرام کۆمەڵگا جوان دەکات یونسی کوڕی عەبید یەکێک بووە لە پیاوە ساڵحەکان و ئەولیاکان دوکانداریش بووە دەتوانی دوکاندار بی دەتوانی بازرگان بی یەکێک بی لە ساڵحان و خواناسانی ئەم ئومەتە یونسی کوڕی عەبید ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ شاگردێکی هەبوو برازای بوو دوکانی قماش فرۆشی هەبوو بازرگان بوو
کابرایەکی غەریب هاتبوو چەند تۆپێ قوماشی کڕی و بردی ئەم چوو بۆ مزگەوت بۆ نوێژێک بۆ سونەت و قوڕان خوێندنێک کە هاتەوە لە ڕێگادا تووشی ئەم پیاوە بوو غەریب بوو قوماشەکەی بینی زانی هی کۆگاکەی ئەوان و مەغزەنی ئەوانە لێی پرسی وتی بە چەند کڕیوتە بۆ نمونەوەتی تۆپی مەتری بە 400 درهم وتی کاکە بەخوا بە 400 درهم نییە خۆی ئەوە بە 300 ئەڵێ ها لەگەڵ کوڕی کاکە وەڵڵی من 500 بۆ من دەکا کورە مشکلە نییە مهم وێ من قازانجی لێ دەکەم لە وڵاتی ئێمە قازان دەکەم فەرمووی بەخوا نابێت بگەڕێەوە گێڕایەوانێ و بە برازاکەی و دوتی بە چەند پێت فرۆشتووە وتی وەڵا بە 400 وتی ئاخرەوە خۆی قماشەکە نرخی 300 کوتی وەڵڵی مامە گیان بەو خوای لێم هەڵە بوو لێم هەڵە بوو ڕۆیش تازە ڕۆی بەڵام کوڕە دەبە خۆی ڕازیە خۆ ڕازی بوو بە سیعرەکە معاملەکە حەڵاڵە مهم وێ خۆ ڕازی بوو بە حوسن و ڕەزا بوو من لە زمانم ترازاوتم 400 دوای پێم عیب بڵێم وەڵا 300 ئەویش کە ڕازی بوو ئێتر شەیطان پێوتم کتی مادام هەردوولاتان ڕازین معاملەکە دروستە یونسی کوڕی عەبید فەرمووی ئەویش ڕازی بێ بژڕاتەوە بۆ وڵاتی خۆی دەبێت بە دووی دابڕۆی چونکە یەقینت هەیە کە تۆ وا سیعرەکەی وانێت چۆن زیاد لە غەریبێک دەستێنی ئەو پیاوە هاتووە ئەم بەسەلاتەی لە مێژوودا لە کتێبە تۆمار کردووە چەند خۆشە تۆ بچێ لای دوکاندارێک بزانێ ڕازگۆیە یەکسەر کار لە تۆش دەکات تۆش فێڵ لە خەڵک ناکەی بەڵام ئەگەر چوویە شەریکەیە کۆمپانیایەک دەستی تۆیان بڕی وان لێدێت تۆش فێری دەستبڕین دەبی بۆیە خاوەن پیشەکان ئەوانەی کە ڕزق و ڕۆزی خەڵک لەبەر دەستیاندایە ئەگە واریع بوون بەڕاستی تەئسیرێکی زۆر گەورەی دەبێت عالمەکان فەرموویانە زەمانێک دێ فەرمووی زەمانێک دێ بەسەر خەڵکا کابرا دەچێتە شارێکەوە دەڵێ خەڵکینە نە شارەزام غەریبم ئەهلی معاملە و کەسابەتم خوا معاملە لەگەڵ چێ بکەم ئەمینە ئەڵێن وەڵڵی لە کەس مەترسە ئەهلی ئەم بازاڕە هەمووی جێی متمانەیە ئەفەرموون دوای چەندین سەدە و ساڵ زەمانێک دێتە پێشەوە کابرا دەپرسێت لە غەریبم و شارەزانیم و ئەهلی معاملەم لەگەڵ چێدا معاملە بکەم ئەڵێن وەڵڵاهی فڵان کەس و فڵان کەسی لێ دەرچێت لەم بازاڕەدا وریان بەدەست بڕن ئەوەی تری هەمووی ئەمینە زەمانێک دێتە پێشەوە دواتر کابرایەک بچێتە شارێکەوە و گوزەرێکە و دەڤەرێک و کۆگایەکی بازرگانیەوە بڵێ ئەرە ڕەحمەتی خواتان لێبێت چێ ئەمینە دەستی لەگەڵ تێکەڵکەم و معاملەی لەگەڵ کەم و متمانم پێ هەبێ ئەڵێن وەڵڵاهی فڵان هەمووی خائینە فڵان کەس و فڵان کەس نەبێ یعنی وای لێ دێت جاران هەمووی ئەمین بوو دوایی خاینەکان بە 50 دەژمێردران فەرمووی زەمانێک دێتەوە لە بازاڕێکی گەورەدا ئەڵێن فڵان کەس لەخوا بەزێرە زۆر حەڵاڵ خۆڵە فڵان کەسیش لەو سەرەوە ئەوەی تری هەمووی لێ بترسە هەنا بەخوا ئەبێ وریای ئەو زەمانە بین خوایە نەکەوینەوە کاتەوە کە ئینسان هەموو خەڵک بە خاین بزانێت چکەوا لێ تۆش دەچێ بازنەی خائینەوە دەبێت زۆر وریابی مامۆستا پیرەمێردی شاعیر دەفەرمێ جا من ئەوە شعرەکەت خۆی نووسراوە دایمە گەشببینم خوا نەخواستم بەسمانەوە نی ئەمانە ئەو کە باسی خۆی کردو باسی زەمەنی خۆی باسی دواتر بەڵام چاک و خراپیش لە هەموو شوێنێکە هەیە دەفەرمێ مامۆستا پیرەمێرد هەرچی پێغەمبەر خەبەری داوە لە باسی کاری دنیا و عوقباوە فەرمووی نیشانەی تێکچوونی جیهان بێباوەڕیە و زەعیفی ئیمان زۆر کەم دەمێنێ نوێژ و جەماعەت زۆر کەم دەمێنێ نوێژ و جەماعەت لە ئەمانەتیش دەکەن خیانەت عیزەت دەچێتە لای پیاوی زاڵم قەدر و ئیمانی نەئمێنێ عالم برەو دەستێنێ شەراب و قومار ماڵ گران دەبێ لە شار و بازار کوشتن و دزی و تاڵانی و درۆ فەقیر و هەژار دەخاتە ڕۆڕۆ دەوڵەمەند زەکات نادەن بە ئیحسان ڕاستی نامێنێ زۆر دەبێ بوختان گۆرانی سووک و قسەی ناڕەوا پەسندتر دەبێ لە زیکری خوا پیاو بە ئەمری ژن دەچێ بەڕێوە لە مەجلیسدا نان دەخۆن بە پێوە پیاو دادەنیشێ و ژنان دەگەڕێن شەرم نامێنێ ژن و پیاو هاوڕێن دایک و باب قەدریان لای کوڕ نامێنێ کەس لە مەکتەبە قورئان ناخوێنێ پیت و بەرەکەت ئەڕوا لە ئەرزی کوڕ و کچ پێک دێن لە ڕووی بێعەرزی ئەمە نیشانەی ئاخر زەمانە وادەی دەجال و فیتنەی شەیطانە لە تەم و دووکەڵ دنیا پڕ دەبێ لە سێ جێگەدا زەوی ڕۆدەچێ کەس گوێ لە ئەمری چاکە ناگرێ لە نەهی عالم نەهی دەکرێ ڕەحم و بەزەیی لای کەس نامێنێ هەر کەس بەشی خۆی دەفڕێنێ نەکەوینە ئەو زەمانەوە یان ئەو پێشبینیانەمان بەسەرانەیەن خاڵی کۆتایی لە وتارەکەماندا ئەو شتیانەی کە ئینسان پێی جوان دەبێ
ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو فەرمودەیەدا کە ئیمامی ئەحمەد و ئیمامی طەبەرانی بە ئیسنادێکی حەسەن هێناویانە خۆشەویست فەرمووی إنك لن تدع شيئا اتقاء لله عز وجل إلا أعطاك الله خيرا منه هەر شتێک لەبەر خاتری ئەو خوای گەورە وازی لێ بێنی و نزیکی نەبێەوە خۆی لێ پارێزی دڵنیا بە خوا لەوە چاکترت پێ دەبەخشێ کە تۆ بە حرامی دەتەویست ئەوە فەرموودە وعدی پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ گومانت لەسەری نەبێ بەسەرهاتێکی خۆشتان بۆ دەجێڕمەوە لە کۆتایی باسەکەماندا عەبدوڵڵا پیاوێک هەبووە ناوی موبارەک بووە باخەوانی دەکرد باخەوانی بۆ لای پیاوێک باخەوان بوو کە مەعزرعەیەکی گەورەی هەبوو لە ئەنواعی میوەجات تیا بوو ڕۆژێک کابرای ئاغا و دەسەڵاتدار و خاوەن باخ چووە مەزرعەکەیەوە چۆ کێڵگەکەیەوە کۆمەڵە میوانی وەکو جەنابتان پیاوی بەڕێز و بە حورمەت میوانی بوون داوای کردوتی موبارەک باخەوانەکە وەرە بڕۆ باسی هەنار کرا وتیان هەناری شیرین حەتوێکڵەکەی ناوەکەی بۆ معیدە باشە و بۆچی باشە وەڵحاصڵ باسە هاتی هەنار وتی موبارەک بڕۆ چەند هەناری شیرنی زۆر جوان بۆ ئەم پیاوە بەڕێزانە بێنە وەڵا کە هاتەوە هەناریان لەت کرد هەر هەمووی ترشە وتی ڕۆڵە گیان بڕۆ هەناری شیرین بێنە ئەم جارە چوو لە لایشکەوێنە سوبحانڵڵا سەیەکەن دیسان هەر ترشە وتی کوڕی خۆم یعنی تۆ هێشتا کانە ترش و شیرین لێک ناکەیەوە داما و ئەی چۆن سەرپەرشتی ئەم باخە دەکەی وتی وەڵڵی قوربان من ترش و شیرین لێک دەکەمەوە بەڵام من کاتی خۆی کاتمە ئەم باخەوانە و عەقدێکمان لە بەینا هەبوو وتت مانجی بە ئەوەندە باخەوانیم بۆ بکە باسی ئەوەت کرد من باخەکەت بۆ ئاودەم بۆت بژارکەم بەرهەمت بۆ بڕنم بۆت بفرۆشم بەس وەڵڵاهی باسی ئەوەمان نەکرد بۆی لە هەنارەکان بخۆ سوێن بەخوای گەورە تا ئێستا دەمم بۆ نەبردووە لێم نەخواردووە سبحان الله باخەوانی باخێک بی وتی چونکە لە عەقدەکەی بینی من و تۆدا خوا ئاگادارە تۆ بەزەوەت بە من گوت باخەکە ئاودەم بژاری کەم حەوزی ئاویان بۆ بکەم وریای بم لە دز و پیا و خراپ بیپارێزم نەهێڵم بەزایە بچێ بەس وەڵڵی باسی ئەوە نەکرد بفەرمووی گەرنت ئازابێ لێ بخۆ سوێن بەخوای گەورە تا ئاسان نازام هەناری ترش و شیرینە باخەدا کامەیە وتی تۆ بڵێ خۆی خۆشەویستە لە دەرو دراوسێ و ئەوانی تری پرسی هەندێک کرێکایی ترێ بووکتیان وەڵڵاهی وایە وەڵڵاهی تا ئێستا ئەچێ لە بازاڕا میوە دەکڕێت لە بەرهەمی ئەم باخەی نەخواردووە وەڵڵاهی خۆی شیرین ناکە واقعان ڕاست دەکا وایە ئەڵێ ئەم پیاوە کە میوانە بەڕێزەکانی وەکو جەنابتان خواحافیزی لێکردن و ڕۆیشت و دەوری چۆڵ بوو بانگی کردی موبارەک وەرە پرسێکت پێ بکەم کچێکم هەیە بیدەم بە چێ باشە کچ بدەی بە چێ باشە وتی وەڵڵی قوربان جا ئەمڕۆ زروفەکە وای لێ هاتووە ئیوا هەیە کچ دەدا بە کەسێک دەبەرێت لە کوڕەکە کوڕی بنەماڵی فڵان کەسە و ناودارن و ناوداری شارن لەبەر بنەماڵەکەی کچیان دەداتێ ئیوا هەیە دەڵێ بۆیە کچەکەم دەدەم بە فڵان کەس لەبەرەوەی دەوڵەمەندن سەرمایەدارن خاوەنی شەریکاتن منیش لیان سوودمەند دەبم لەبەر دەوڵەمەندیەکەی حەز دەکات تێکەڵاوی ئەو بنەماڵە بێ هیوا هەیە دەڵێت کوڕەکە زۆر جوانە کچەکەم دڵی پێوێتی و کوڕێکی زۆر باڵابەرزی جوان و ڕێک و پێکەوە ئەخلاق بەرزە هەشە دڵێ وەڵڵاهی ئەم بنەماڵە ئەم کوڕە دیندارە وەڵڵاهی لەبەر دینداریەکەی و لەبەر خواپەرستیەکەی و لەبەر ڕەوشتە جوانەکانی کچیە دەمێ وتی دەی وەڵڵاهی من وا بڕیارمدا و پرسیشم بە کچەکەم کردووە لە ماڵەوە وتم کچی خۆم ڕازیش و بەو کوڕە بکەی کە باخەوانی خۆمانە ڕاستە کوڕی پیاوێکی نەناسراوە وەڵی شاگردمانە بەس ئەم ئەخلاقە بەرزەم لێبینی و ئافەرین نەفسی خۆت زاڵی بەسەریە لە باخێکا دەمی بۆ نەبەی وەڵڵاهی کچم زایە ناوی بەدەستێم پیاوەوە وەڵڵاهی زایە ناوی وستەمن لێ ناکە چونکە لە خوا ئاترسێ کچەکەشم وتێتی وەڵڵای باوکە جانەکە تۆ ڕازی بی خۆ من هەر خوازبێنیکەری زۆریشم دێ وەڵڵاهی ئەم کوڕەش لە ڕووی سیماشەوە زۆر جوان و نووری لە دەبارێ ئەگەر تۆ و دایکم ڕازی بن منیش ڕازیم تۆ ڕازی کچەکەی منت بوێ ئەڵێ موبارەک ئەڵێ قوربان وەڵڵاهی خەون دەبینم کچی جەنابت و بۆ من بێ ماڵ بێ حاڵ موچەیەکم هەیە و شتێک پارم پاشەکەوت کردووە ئەڵێ کوڕی خۆم تۆ دەبی بە کوڕی ماڵم بەخوا بۆ خۆم خانوت بۆ دەکەم هەر کچەکەم لە ناو ماڵی خۆمدا باخەکەش دەبی بە باخەوان و دەبی بە کوڕی ماڵ دەستی ماز دەکا و الحەمدلله ئەو لەبەر خوا وازی لەوەی هێنا بوو بە کوڕی ماڵ بوو بە خاوەنی ماڵ بوو بە خاوەنی باغ بەشی چوو لە ڕێژنەکەیەوە بوو بە خاوەنی باخەکە بەشی تایەتی لەو نەوەیە لەو مبارەکە چێ لەدایک بوو بێ لەو پیاوە حەڵاڵ خۆرە و لەو ماڵە بەڕێزە نەخێ ئیمامی شافعی نا عەبدوڵڵای کوڕی مبارەک عەبدوڵڵای کوڕی مبارەک کوڕی ئەو مبارەکە باخەوانەیە کە یەکێکە لە زاهیدەکانی دنیای ئیسلام کە ئومەتی ئیسلام قەرزاری عیلمی عەبدوڵڵای کوڕی مبارەکە و لە هەموو کتێبەکان ناوی هاتووە لەو پیاوەژنە لەدایک بوو ئەو ماڵە
چەند خۆشە ئینسان ئاوا بگەڕێ بە دوی کوڕێکی ساڵح قەیچێکە با بدە ماڵەکەی فەقیر بێ با لە خوار خۆتەوە بێ با نەزان باوکی با حەماڵی بازار با نەزانی کوڕی کێیە بەس بە ئەخلاقی سەلماندوویەتی ئەمە بە کەڵکت دێ و لە ترسی خوا زوڵم لە کچەکە ناکا وەڵڵا نەوەی ساڵحی ئاوا دەکەوێتەوە هەر لەبەر خوا وازی لە نەفسێکی حرام هێنا بیشی خواردایە دواتر هەر بە شاگردی دەمایەوە هەتا دەمردە بوو باخەوان بێ دواتر بوو بەو پیاوە گەورە بوو بە خاوەنی ماڵ ژن هەموو ڕسق بۆ خۆی ڕووی تێکرد پێغەمبەر ساسە لەم وعدی داوە هەرچی لەبەر خوا وازی لێبێنی یەک تۆ سەبر بگرە شەرنێ لەو ساڵەکە دوای یەک دوو ساڵ دڵنیا بەخوا چاکتر لەوەت پێ دەبەخشێ کە تۆ داوات کردو و کە دەدویست بە حەرام بەدەستی بێنی لەوەش ئەولادی ساڵح دەکەوێتەوە کۆمەڵگای ئیسلاح دەبێ کۆمەڵگاکە جوان دەبێ بابەتەکەم لێرەدا کۆتایی پێدێن و داوا دەکەم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە یا ڕەزاق ئەو کەسەی خەزیانەکانی ئەرز و ئاسمان هەمووی بەدەستی تۆوەیە ئەوەندەمان ڕزقی حەڵاڵ پێ بەخشی محتاج بە حەرام نەبین یا ئەڵڵا خوایە ئەوەندەمان ڕزقی حەڵاڵ پێ بەخشی و بەرەکەتی تێ بخەی کەوامان لێ نایەت چاومان لە حەرام بێ خوایە هەر کەسێ ئاوا بە پاشی لەگەڵ ئەم خەڵکەدا دەژیا خوایە دەست بە باڵیەوە بگری خوایە هەر کەسێک ڕوو لە حەرامە و غەش دەکا خوایە هیدایەتی دڵ و دەرونی بدەی و بەرەو پاشی بگێڕیتەوە خوایە ئەگە حەقی کەسێکمان لە ژیان ناخوارد بێ و هەستمان پێ نەکرد بێ خوایە لە جیاتی ئێمە پاداشتی بدەی و گەردنمان ئازاکە بە حەقی خەڵکەوە نەچینە قیامەت یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گەورە کوڕ و کچەکانمان ئاوا بە ئەخلاقی بەرزەوە بەڕووی خۆشەوە تووشی ماڵ و بنەماڵی بەڕێز ببن یا ڕەبی خوای کوڕ و کچەکانمان بە حەڵاڵیدا بمەزرێن خوای کوڕ و کچەکانمان بە حەڵاڵی بە ماڵ و حاڵی خۆیان شاد بن یا ڕەبی خوای ڕەحم بە قوتابیەکانمان بکەی ئەوانەی کەوا دەرنەچوون و چاوەڕێی قۆناغەکانی مانگەکانی داهاتوو دەکەن و سەعی دەکەن یا ڕەبی خوای ڕەحمیان پێ بکەی لە قۆناغی دواترە خوایە بە سەرکەوتووی پۆلەکەیان ببڕن قۆناغەکەیان ببڕن هەر کەسێ ئەخلاقی جوان فێری ئەم میلەتە دەکا خوای پاداشتی بەخێری بدەیتەوە هەر کەسمان چاکین چاکترمان کەی هەر کەسمان لار و لەوێرین خوای هیدایەتمان بدەیت ئەم خەڵکە ڕووی کردووەتە ماڵەکەی تۆ بەم شەوە خوای ماڵەکانمان ئاوەدان کەی بە ڕزقی حەڵاڵ بە تەبایی خێزان بە خۆشەویستی ناو ئەندامانی خێزان بە خۆشەویستی ئەندامانی گەڕەک یا ڕەب العالەمین یا ڕەبی خوا داوا لێ دەکەم شارەکەمان وڵاتەکەمان بەگشتی ئەم کوردستانەمان خوایە لە بەڵای پیاو خراپان و شەڕی نەگریسان پارێز یا ڕەب العالەمین لەناو خۆدا تەبامان کەی لەناو خۆدا خۆشەویستمان کەی لەلای یەکتر ڕێز لە یەکتر بگرین بە زەیمان بە یەکتردا بێتەوە بە چاوی خراپە و حەسوودی و ڕق و قینەوە خوای جەنسەیری یەکتر نەکەین تاعات و عیبادەتی ئەممان گەل لێ قبوڵ کردبین یا ڕەب العالەمین توێشە بەرەیەک بێ شەحنێکی ئیمانی بێ لە دوای ڕەمەزانیش بتوانین لەسەر ئەم ڕێباز و مزگەوتە بەردەوام بین خوای پەروەردگار ئەوەی نەخۆشە شیفای بدەیت یا شافی ئەوەی نەخۆشە شیفای بدەیت ئەوەی منداڵی نێو داوای دوعای خێری کردو چاوەڕێی منداڵی ساڵحە یا وەها پێی عەتاکەی هەر کەسێک ئەم ماڵی تۆی دروست کرد و ئاوەدانی کردەوە ئێمە لێی سوودمەندی و عیبادەتمان تێدا کردووە یا ڕەبی خوای ماڵی دنیا و قیامەتی ئاوەدان کەی هەر کەسێ بەم مزگەوتە دڵخۆشە بەدڵ پێی خۆشە کە دروست کراوە و حەزی پێ دەکا خوایە هەمیشە دڵخۆشی کەی دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی ئەو کەسانی نەخۆشی دەرونیان هەیە خوایە خەم و تەم لەسەر دڵیان لابەی ئەو کەسەی چاو بە فرمێز کە خوای ئازاردەخەنە بژێڕێەوە بەسەر لێوی خوایە پێشمەرگەکانی کوردستانیش پارێزی ڕۆڵەی ئەم موسڵمانانە لە هەر شوێنێکن خوای بیان پارێزی لە ناو خۆی وڵات و لە دەرەوەی وڵات کوردستان پارێزی پارێزەرانی ئەمن و ئەمان لە ئاسایش و پۆلیس و مرور پارێزی یا ئەرحەمە الراحیمین آمین آمین والحمد لله رب العالمين